الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك والحقنا بالصالحين. في خوش حالم كبتوانم خزمتي انستودي جار بكم. في خوش حالم هرب في خوش حالشم كدكتور سليمانية كلمة مصطاني كلا ماجستير درسي في دعوة كخزمتي دادم إن شاء الله بتوانم تيشكي بيخ مستر كاري بكومل زيادة من باسي إشي تيم دكم. يعني كومل كاري بكومل زور قورية، يعني دبي مجموعة شيء قالوا زور بي وكو ديار جماري تيم دياري كرا لبيني 5 نفر بي تاكو 12 نفريش لپاشوي كزياتر بو ناويش تري ليدنه ئامانجەکانی خۆڵ کە هەر شتێکە تۆ دەتەوێت ئەمە ڕاستە بە شێوەی سمینارە، بەڵام شتەکە ئەو بابەتانە بەڕاستی وەکو سمینار نینە، زیاتر سیفەتی خۆڵیان هەیە، هەروە بابەتی تیم و هەروە چۆنیەتی دروستکردنی کۆمەڵ. بۆ یەکەمەوە سماجی شارەزا بوون لە گرنگی کاری ڕێکخراوەیی و کۆمەڵ، کە هیچ کارێکی ڕێکخراوەیی ناکرێت ئیلا دەبیسی هەبێ دەبی کۆمەڵە کەسێکی هەبی کە اینجا بە شێوەی کۆمەڵ کە لە 12 نەفەر زیاتر بن یان بە شێوەی تیم کار دەکەن یان بە شێوەی تیم کار دەکەن. ئاکارەکانی کاری بە کۆمەڵی سەرکەوتوو زۆر جار ئێمە کۆمەڵە کەسێکمان هەیە جەماعەتێکمان هەیە خڕبووینەوە، هەروەها لەوانەیە ئامانجیان هەیە دروشمیان هەیە، بەڵام دەبینی سەرکەوتوو نینە. سەرکەوتنی ئایا سیفەتەکانی تیمی سەرکەوتوو یا سیفەتەکانی جەماعی سەرکەوتوو چییە؟ دوورکەونە لە کاری تاکی، هەروەها کە لەو ئالخوڵەی یەک لەو شتانە کە بەڕاستی ئایا بەراوردێک لە بینی کاری تاچی دەکەین کە زۆر کەسەیە هەتا ئێستاکە کاری تاچی دەکات، لەوانەیە بەرهەمیشی هەبی، بەڵام ئەگەر بێت و لەگەر جەماعەتێک ئیژی کرد بە بەرهەمەکەی چۆن دەبوو؟ ینی بۆ شێوەی دوورکەوتنەوە شارازابوون لە بنچینەکانی کاری بە کۆمەڵ. ئایا ئەو بنچینانەی پێویستە لە کاری بە کۆمەڵدا هەبی ئەو بنچینە و بنەمایانەتی کە پێویستی بە ئەگەر بێت ئەو بنچینە و بنەمایان نەبوو تەنها بریتە خڕکردنەوەی کۆکردنەوەیە، کۆمەڵ نیە، ینی کۆمەڵیە جیاوازی نێوان کاری بە کۆمەڵ و بەتەنهایی. بابەتەکانی خۆڵ پێشەکێکمان هەیە، لە دوای پێناسی کاری بە کۆمەڵ دەکەین، لە دوای سوودەکانی کاری بە کۆمەڵ باز دەکەین، جیاوازی لە نێوان کاری بە کۆمەڵ و هەروە تایبەتمەندیەکانی کاری بە کۆمەڵ، لە دوای دێنە سەر بنچین و بنەمایەکانی کاری بە کۆمەڵ، نیشانەکانی کاری بە کۆمەڵ و بە کۆمەڵی سەرکەوتوو. گرنگترین بنچینەیە بۆ کاری کۆمەڵ چییە؟ چۆنیەتی پاراستنی ژینگەی دەرونی و کۆمەڵەکە، لە پاشەوەی کۆتایی باسی هەندێک لە ڕوانگەی شەرعیش باسی کاری بە کۆمەڵ دەکەین. پرسیارێک ئایا بۆ مرۆڤ ئاسانە لەگەڵ کەسانی تر کار بکات؟ ینی ئەو پرسیارێکە دەبی لە خۆمان بکەین، ئایا ئێمە وەکو هەر کەسێک وەکو مرۆڤ، نەک وەکو خۆم بیر بکەمەوە، وەکو مرۆڤ ئایا ئاسانە لەگەڵ کەسێشتری ئیش بکەم؟ ئەگەر بێت و لەسەر کەسێشتری ئیش بکەم نابی هەندێک بابەت دەبی تەنازولی لێ بکەم. ئەنی ئەگەر بێت تەمەشا بنچینەکانی مرۆڤ تەمەشای مرۆڤ بکەین، ئەگەر بێت و مرۆڤێکی خۆویست یان کە باسی خۆ بە گەورەزانین، یان مرۆڤێکی خۆویست یان پابەند نەبوو یان بە پرسیارەتی، بۆ نمونە ئەگەر بێت و لەگەر کەسێک بۆ جۆرە ئیش بکەی ئایا قورس نییە؟ بۆی بابەتی لەگەر کەسانی تر کار بکەین بەڕاستی قورسە. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس. يعني کەواتە لێرە ئەسڵ ئەگەر بێت و تەمەشا بکە کەسێک ئەگەر بێت و تاک دابنیشی لە ماڵێ دابنیشی ئیشەکەی بەتەنیا بکەتیە، لەوانەیە چیە زۆر تووشی دەردەسەری نەبی، زۆر خەم نەخوا، بەڵام لە هەمان کاتیشە بەروبووی نەبی، بەڵام ئەوەکەی کاری بە کۆمەڵ دەکا تووشی خەم دەبی، تووشی خەفەت دەبی، هەروەها تووشی ئارامگرتن دەبی، تووشی ئەزمموی نوێ دەبی. یان تەنها ئەگەر بێت و کەسێک کاری بە کۆمەڵ بکەتیە کاری تاک بکە تەنها لەوانەیە لەو قالبەی هەیتی، لەو سنوورێکی هەیتی، لەو معریفە لەو زانیارەیە هەیتی هەلەوەی بینێتەوە. بەڵام ئەگەر بێت و لەگەر بە کۆمەڵ ئیشی کرد بە جەماعەت ئیشی کرد کەواتە بەرەو مێژ دەبی. بۆیە زۆر زەحمەتە لە بۆ هەندێک مرۆڤ بەڕاستی کاری بە کۆمەڵ بکەن، کارێ لە بۆ هەندێک کەسیشە زۆر ئاسان و دوای باز دەکەین کە چۆنە کەواتە بۆ مرۆڤ. بەڵام ئەگەر بێت تەمەشا لە کتێبی زادی کە ابن القیم دەرێ الإنسان مدني بطبعه، باسی ئینسان دەکا لە سروشدا چیە مەدەنیە، کە ئینسان لە سروشدا مەدەنی یعنی چ؟ یعنی لە سروشدا حەزی لە چیە؟ حەزی لە کۆبوونەوەیە، حەزی لەوێ لەگەر یەکتر بژین، حەزی لەوەیە کە ئیشەکان چیە بە کۆمەچی و یارمەتیدانی یەکتر بکە. پێناسەیەکی کورد لە بۆ کاری بە کۆمەڵ دیارە چەند شتێک باربریتە لە کارکردن نێوان دوو کەس یان زیاتر، کەواتە دەبی ئەگەر بێت و دوو کەس یان زیاتر بۆ بەدەستهێنانی ئامانجێ، کەواتە خاڵی یەکەم کۆبوونەوەیە کە دوو کەس زیاتر
لە پاشەوەی دەبی ئەو کۆمەڵە بەو کۆمەڵی دەوترێت کۆمەڵە کە دەبیستیان هەبی ئامانجێکی دیاری کراویان هەبی هەر خەڵخڕکەوە ساکەوە زۆر زاروێ دەبینین ئەگەر بێت و تەریقەکان خەڵخڕ دەکەنەوە لە خۆ طریقەی نەقشبەندی و طریقەی قادری دەورێکی زۆر زۆر ئیجابیان هەبووە لەسەر عالەمی ئیسلامی بەرکو و تەماشا بکە لە تاریخی ئیسلامی گەڕەوە شۆڕشە بابرێ ئەو شۆڕشانی کە کردیان لە هەنێمی کوردستان دژ کەمالیەکان هەمووی ئەساسیەکەی دەگەڕێتەوە سەر چ طریقەی یان نەقشبەندی بووە یان طریقی قادری بووە لەو کاتی ئیجابی فعلا ئامانجێکی دیاری کراویان هەبووە بەڵام کە ئەگەر بێت و ئامانج نەما هەرچەندە خەڵکی لە دەوری خۆخڕکەوە تەواسی هیچ بەروبوومینە یان چەند ئامانجێکی دیاریکرا بەم ئامرازانەی کە لەسەری ڕازی بوونە پێویستە کاتێک کۆمەڵە کەسێک لەگەر یەک کۆ دەبتەوە لە پاشەوەی ئامانجەکانی خۆیان دیار دەکەن لە پاشەوەی دەبی لەسەر ئەو ئامرازانش ڕێککەون ئایا بەچ ئامرازێک ئامرازەکانیان چۆنە بۆ ئەوەی بتوانن ئەو ئامانجانە چیە تحقیق بکەن فاتە سی خاڵی گرنگمانە کۆبوونەوە لەسەر ئامانجەکان لە پاشەوەی ئەو ئامرازانی کە پێویستە لەسەری ڕێککەون بۆ ئامانجە کۆبوونەوە ئامانج و ئامرازەکان دەبتە کاری بە کۆمەڵ ئەگەر بێت و یەک لەوانە نەبوو لە پێناسەکەی چیە کاری بە کۆمەڵ نییە تۆ خەڵکی کۆبکۆ بە ئامانج هەبی بەڵام ئامرازەکانت دیاری نەکرد لە پاشەوەی دەرێ کاکە بەو شێوەی داوای بکەین ئەوی دەناوە لە بە شێوەی بکەین ئەوی دەری با بەو شێوە بکەین زە چی دروست دەبی اختلاف دروست دەبی زۆر جارە ئەم ئامانجمان دیارە کە بریتە خزمەتکردنی ئاینی ئیسلام باش کاتێک دەرێ خزمەتکردنی ئاینی ئیسلام ئایا بەس ئامرازی خزمەتی ئاینی ئیسلام بکەین ئەگەر بێت و ئەو کۆمەڵەیە ڕێک نەکەوتن لەسەر ئامرازەکان چیە لە پاشەوەی اختلاف دروست دەبێت لە پاشەوەی دەبینی کۆمە جەماعەتێک دەرێ کاکە من تەنها بانگەواز دەکەم کۆمەڵەشی دەرێ کاکە من بە شێوەیەک لە شێوەکان ئەمن ئەو کارە دەکەم کاتێ لەسەر ئامرازەکان ڕێککەون هەم لە بۆ ئامانجەکان هەم ئامرازەکان یەکگر بن چون کە بەڕاستی وەکو الجەماعەت و بەڕەکە ئەگەر بێت و جەماعەت لە کاتێک بەڕەکەتی تێدایە کە هەموو لە بۆ یەک ئامانج و بێت ئامراسیە بە یەک شێوە ئیش بکات هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشا بکەم کاتێک پەیماننامەی لەگەر مشرکەکان دەبەستی کۆمەڵە کەسێک دێ موسڵمان دەبی لەو ئامانجەی لا نەدا ئامرازەکەی بریتی بوو ئامرازەکەی کە سڵح بوو لە پاشوی کۆمەڵە کەسە کات موسڵمان بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتی نەگرتن لە پاشەوان سویان جیهادیان کرد مەسەلەی ئەبوو بەسیر پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی بڕ لە بە خۆتان شوێنێکی تر بکەن ئەو ئامانجەی پێغەمبەر داینابوو بریتی بوو لە ئاشتوانی ئامرازەکەش بریتی بوو لە سڵح کە سڵحەکەی بە هیچ شێوەیەکی هەرینەوە شاندۆ هەرچەندە ئەبوو بەسیر هات کە داوای کە گەڕاندیەوە لای مشرکەکان لە پاشەوەی خۆی ڕزگار کردو لە پاشەوەی کە یەک لەو شۆڕشانێکێت شۆڕشی کردژی مشرکەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی من تەسلیم کردەوە تەواو کاتە ئامراز زۆر زۆر پێویستە یعنی ئەو کەسەی لە ڕێکخراو ئیش دەکا ئێستا کە نستودی ژیار ئامانجی هەیە ئامرازەکانیشی هەیە لە بۆ ئامانجانایکە نابی کەسێک بێ بە ئامرازێکی تر بێ خزمەتی و ئامانجە بکە ئەگەر بێت و بە ئامرازێکی تر هات خزمەتی کەسی دروست دەبی اختلاف دروست دەبی اختلاف دروست دەبی گرنگی کاری بە کۆمەڵ یعنی ئەگەر بێت و تەمەشای فڕینی قاز بکەین کە شێوەی چی هەیە شێوەی هەفتی هەیە یان ڤی دەبین یەکیان لە پێشۆ پێشوە ئەگەر گریمان ئەگەر بێت و هەبوو لە دوایەک بسوڕێن باش لە دوای یەک بڕۆن یان بەو شێوەی پێستە سەلمەندرایە کە ئەو ئەگەر بێت و ئەو شێوە ڕۆیشتنەی قازیی پێدەوترێ دەبتە هۆی توانایان 171 زیاد دەکەن توانایان 171 زیاد دەکەن چونکە دەبتە هۆی گەڕانەوەی با یعنی ئێستاوەکانی لە پێشۆنە لە هەمووانیشیان بە هێزترن شەرنیە قاعیدەکە لە پێشۆ قاعیدەکە کەسێک دیاری دەکە کاکە تو بڕۆ پێشەوە کە شارەزایە لە پاشەوەکەی توانیان هەیە لە پێشۆدەم ئەوەکانی تر کە توانایان کەمترە لە دواوانە باشە ینی بە شێوەی تیمیش دەکەن شەرنیە بەردەوام ئەوە لە پێشۆبی ئەوە مادی دەبی کەسێشتر دێتە جێگای قازێشتر دێتە سەر جێگای کاروانە کەسیە بەڕێوە دەم ئامانجەکەیان دیارە کە بریتێت کوێستان و گەرمیان و گەرمیان و کوێستان دەکەن ئەو گەرمیان و کوێستانە ئامانجەکەشیان لەسیە لەوەی جێگەیەکی لێ بینۆچیە ژیان لێ بمەسەر کاتە بە شێوەیەکی تیم کار دەکەن ئەگەر بێت یەکیان خۆشبی چ دەکەن وازی لێدەینن نەخێت مەجموعەیەک جودا دەبتەوە ئەو مەجموعەیە دەبێ لە شوێنێک دەنیشین هەتا ئەو قازەی کە نخۆشە یا ئۆتێ چارەسەر دەبی دەگەڕێنە شوێنی خۆ یا ئۆتێ کە دەمری بەجێ دێنن یعنی بە شێوەیەشی تۆکمەیی تیم ئیش دەکەن گرنگی ئەگەر بێت و تەمەشاکەی ئایا ئامانجی کاری بە کۆمەڵ گەورەیان نا ئامانجەکە زۆر زۆر گەورەیە هەروەها کات و کاتێکی زۆرمان لە بۆ دەگەڕێنەوە هەروەها
کارەکەش لێ دەکا کارەکەشمان لە بۆ خێرا دەکا توانا و کار هەروەها توانای و ئینسانە نەچیە توانایەکی کەمی دەوێت لەوانەیە بەرومێشی زۆر مامداتی بەڵام ئەگەر بێت و بە تەنیا ئیش بکەیت دەبێت هەموو شەکان لەسەر چێبی هەموو لەسەر خۆت دەبی لەوانەیە ماندوو بی کارەکەش بەرم تاواکاری کە لەوانەیە من ئێستا چەند سیفەتم تێدابی باش چەند سیفەتیشم تێدا خراپە بە هەمان شێوە ئەگەر لەگە برایەک ئیش بکەم ئەو سیفەتە خراپایی لەمدا پێچەوانە سیفەتە باشەکان لەویدایە کەواتە دەبینێت چی دەبینێت تاواکاری یەکتر هەروە پاداشت کە پاداشتی کۆمەڵە بەتیم ئیژی بکەین پاداشتەکەی زۆر لەوەی زیاترە کە بەچی ئیش بکەیت بە یەک نەفەریش بکەیت بێک نەفەریش ئێستا ئەنستودی ژیار چەندە هەڵقی هەیە لەو لقانە هەموو ئەوەی چیە هەموو کەسەکان چی خێریان دەگاتێت پاداشتیان هەیە کاریگەریشی زیاترە ئێستا کە هەر چەندە مامۆستایەکی ئاینی هەمویان هەموو وەکو تاک لە مینبەرەکان دژایەتی ستەمکار بکەن هیچ بەروبوومی نابی بەها لە مزگەوت هاوارکە بەروبوومی نابی بەڵام ئەگەر بێت و لەو مەجموعانەی کە مامۆستای مزگەوت هەمویان کۆبوونەوە دەستەیەکیان پێهێنا دەستەی بەرەنگاربوونەوەی ستەم باشە وها کۆبوونەوەیەکیان کرد چەند کاریگەری دەبی تەنها لە مزگەوتە قسەی دەکات بەڵام ئەوزاری بە شێوێشتر ئەو هەموو مامۆستایانە لەگەریە کۆدەبن یان بە هەمان شێوە مامۆستایانی قوتابخانە کە دەبینێ گەر هەر کەسێک لە شوێنی خۆ قسەی دەکا و ڕخ نەدەگری وەکو ئێستا کە دەبینین تەماشا فەیسبوک بکەین هەموو خەڵک ناڕەزایە ناڕازیە بەڵام ئەو ناڕازی هیچ بەروبوومی نییە چونکە مەسەلە کەسیە ناڕازاییەکی چییە فەردیە کووەکو بێ دیوارێکمان هەیە ئەو دیوارە چیە هەریەکەکی بین چەکوسێکی لێ بدەین چەکوسێکی بەهێز نە چەکوسێکی احتیاجی لێ بدە هیچ دەوری نیە بەڵام ئەگەر بێت و هەموو کۆبینەوە یەک کوچی بینین ئەو کوتکە هەردەمای یەکێک بەکاری بینی بەتیم ئیش بکەین یان هەر ئەو چی لێ دێ ئاخرەکە ڕاستەخۆ زۆر بە ئاسانیسی ئەو شتەی دەتەوێت کارەکە بۆی کاریگەری زیاترە دێنە سەر شتێشتر کە بریتە لە جیاوازی لە نێوان کاری بە کۆمەڵ و هەروە کاری تاک ئەگە تەمەشا لە ڕووی ئەوانە لە ڕووی ڕێژەی کارکردن ئەگەر بێت و تەمەشا کاری بە کۆمەڵ ڕێژەکەی زیاترە یان کاری تاک مەبەستمان ئەوەیە لەوانەیە کەسێکمان هەبی بەرهەمێکی زۆری هەبی ئێستا کە بۆ نمونە دکتۆر عوسمانی بگرین بە تەنیا ئیش دەکە بەڵام لە هەمان کاتیش چییە کاریگەری خۆی هەیەیاننا کاریگەری هەیە ئەمە بە شێوەیەکی عام دەڵێن لەوانەیە کەسێک هەبی ئیستیسنابی لەوانەیە ئێستا نووسەرمان هەیە بە تەنیا ئیش دەکا بەڵام لە هەمان کاتدا بەرهەمێکی چاچی هەیە بەڵام نووسەرێشتیشمان هەیە بەتیم ئیش دەکا تەنها سەرپەرشتیاری چەند کەسێک دەکات لە پاشەوە کتێبەکە تەواو دەبی ئەو تەنها ناوی خۆی لەسەر دەنووسی بەراوردکەی لەگەوی حتممە جیهانیان زیاترە ئەوەکەی بەتیم ئیش دەکا ئەوەکە ئێستا تارق سوێدانی حسابکە تارق سوێدان بەتیم ئیش دەکا تارق سوێدان بە فەردی ئیش ناکە کە بەتیم ئیش دەکەسی بەرهەمەکەی چیە ساڵانە چیە ساڵە لەوانەیە 3 کتاب 4 کتاب 5 کتابی دەبی 5 کتابی چی علمیش لە باری کارژێڕی ئەو بابەتان بۆ ڕێژەی کارکردن زیاترە بەڵام ڕێژەکەی چیە حەدەم کەمترە ئەگەر بێت و کەسەکەش بتوان بەرهەمەکەش بە هەمان شێ بەرهەمی ئەگەر بێت و تەماشا بکەین لە ڕووی بازرگانیش ئەگەر بێت و کەسێک بە تەنیا ئیش بکە بەرهەمەکەی زۆر کەم وەڵا ئەگەر بێت و دووسێ شتێک بن دەبینیت بەرهەمەکەی زیاتر دەبێت ئەنجامەکانی بێ سنوورە دەرهاویشتەکانی بەڵاوەکەی تر سنووردارە کاریگەری زیاترە ئەوە کاریگەری کەمترە بەردەوام بوون ئایا جیهانیان درێژخایەنە و جیهان کورتخایەنە زۆر کەسەیە کە کاری بە تاچی دەکات تووشی مەلەل دەبی بەڵام ئەوەکەی تر کە بە کۆمەڵیش دەکە لەوانەیە ئەگەر بێت و بەتیم ئیش بکات لەوانەیە مەلەلێک بریبراک ئامۆژگاری دەکات یان وەی لێ دەکات کارەکە چێن زۆرە ساڵەکەیش تێدا بە هیچ شێوەیەک مەلەی ناگری یان ئۆتێ دەبینی بەرهەمەکانی کەمە کاریگەری کەمە هەروەها ڕێژەکەی کەمە دەبی کاکە من لۆچ خۆمانی بکەم هیچ بەرهەمم نییە هیچ کاریگەریم نییە ڕاستە خۆچی لێ دێ سار دەبتەوە بۆ یەکوت خایەنە بەڵام ئەوەکەی تر دەبینین درێژ خایەنە کە بەردەوام چیە ئیشەکە بەردەوام دەبی ئایا ڕێژەی هەڵە لە چێن دەرزیاترە ئایا کەسێک بە تەنیا ئیش بکە ڕێژەکەی زیاترە یان لەگەر کۆمەڵێک ئیش بکە ئێستا کە کاتێک دەبینین کانە سوودی ژیار کە لەسەرەوە کە قیادەی هەیە ئەو قیادانە بڕیار دەدەن چەند کەسن
ژمارەیەشی دیاری کراوە لە 5 کەس زیاترە ئەو 5 کەس ئەگەر بێت و یەک کەس بڕیار بدا یان 5 کەس پێکەوە بڕیار بدەن باشترە کە شوڕا بکەن حتما عقلی 5 کەسیە لە یەک کەسی باشترە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم شوڕای کردیان ئەزە شوڕایەکە لە بۆی بە حقیقەتەن ئیشی پێ بووە یان لە بۆی فێرمان کە شوڕا بکەین ئەو بابەتیشترە بابەتیشتر بەڵام پێویستی بە شوڕایە وأمرهم شورى بينهم وشاورهم في الأمر كفعل أمر وشاورهم في الأمر کە پێویستە ڕاوێژیان پێ بکەیت کە پێغەمبەر صلی الله خیتابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرایە کە پێویستە ڕاوێژیان پێ بکەیت کەواتە لۆمە ئەولاتە بۆ ڕێژەی هەڵی تێدا کەمترە بەڵام ڕێژەی هەڵە تێدا زۆرە سروشتی کارێکی سروشتیە لەگە طبعی ئینسان دەگونجێ کە گوتمان الئینسان مەدەنی بطبعه بەڵام ناگونجێ لەگەر صفەتی ئینسان چونکە حەزی تەنها گۆشەگیر ئەگەر بێت و ئێستا لە بواری دەرونی ئەگەر بێت و منداڵی گۆشەگیر بدەرێ منداڵە چییە دەرونی چییە دەرونی ناتەواو یعنی کەواتە ناگونجێ لەگەر سروشتی ئینسان چییە کە کاری بە کۆمەڵ پشتگوێ بخۆ تەنها ئیهتیما بە کاری تاچیبدا ئومێدی کەمترە ئەو جێگایەکە ئومێدەکەی زیاترەوە کەمترە کارێکی ڕێکخراوی و پرۆگرامیە کارێکی حڕەمە چییە ئەو کەسەی بە تاک ئیش دەکا هەردەمێ لەوانەیە ڕۆژەشی ئەو ئیشێ دەکە ڕۆژەشی ئەو شێ دەکە ڕۆژەشی ئەو شێ دەکا دەبینی چییە حڕەمە چییە دیارنی ئیشەکەی ئامانجەکانیشی دیارین بەڵام ئەگەر بێت و ڕێکخراوی بوو هەروە بە شێوەی پرۆگرامیە بە منهەجێکی دیاری کراوی دەبێت نمونەیەک ماهینە کاتێک دەڵێن یەک زائیدەن یەک زائیدەن یەک دەکات چەند دەکات سێ بەڵام ئەگەر یەک لە تەنی شێشیاندا بنی دەکات چەند دەکات 111 چۆن ئەگەر بێت و سێ کەس بە تەنیا ئیش بکەن تەنها کاری چەند کەسی کۆ دەکەینەوە کاری وەی لەگەوەی دەکات چەند سێکە بەڵام کاتێک دەبینین سێ کەس بە شێوەی تیم ئیش دەکەن دەستنە پاڵ یەک نەتیجەکەیان چ دەبی نەتیجەکەیان زۆر زیاتر دەبی نەتیجەکەیان زۆر زیاتر دەبی وەکو ئەوەی چیە یەک دەکات سێ بەڵام ئەگەر یەک لەگەڵ یەک دەکات چەند دەکات 111 بەرهەمێکی چیە زۆر چاکتر و باشتر دەبێت ئێستا تەمەشا ئەمریکا لۆ ئەگەر پرسیار بکە ئەمریکا لۆ بەهێزە چەند ویلایەتن 52 ویلایەت لەگەڵ یەکن بەڵام ئاکادمی 52 لەگە یعنی 52 هێز نییە ینی هێزەکەیان زۆر لەوەی بەهێزتر بووە ئەگەر هەر یەکیان بە تەنیا ئیشیان کردوە چێ ئەمریکای دەناسی چێ ئەمریکای دەناسی یان کاتێک عالەمی ئیسلامی کاتێک دەبینین عالەمی ئیسلامی چ ئەمەویەکانی چ عەباسیەکانی چ عوسمانیەکان بین کە دەبینین ئومەی مسلمانیە هەموو لەبەردەستی بووە هەمووشیان لەگەر یەک ئیشیان کردیا بێ ئەوەی برێن کاکە ئەوە کوردە ئەوە عەرەبە ئەوە فورسە ئەوە تورکە دەبینی سێ بەروبوومیێشی چیە بەرهەمێکی زۆریان هەبووە بەڵام ئێستا کە دەبین 21 دەوڵەتی عەرەبیمان هەیە با 21 دەوڵەتی عەرەبی بەقەدەر یەک وڵات نییە کە بێنێ ئەمریکا لۆ چکاوان 52 ویلایەتە یەکیان گرتیە ئەگەر بێتەوە 21 دەوڵەتەیەک بگرن لەژێر یەک ئاڵا بن لەژێر یەک سەرۆک بن لەژێر یەک ڕۆیا بن لەژێر یەک ئامانج بن لەژێر بە یەک ئامرازیش بکەن سەر ڕوودەدا ئەسڵەن عەرەب دەبتە چ حیسابێکی کولی لە بۆ دەکەن بەڵام کاتێک هەموو پەرتەوازنە هەیەشیان لەلایەکی کەواتە چی دەدێ عەرەبی 21 دەوڵەتی عەرەبی توانای هەریەکیان چییە بەتەنیا دەتوانین کەس چونکە کەسیان دیفاع لە یەکتر ناکەن بەڵام ئەگەر بێت 52 ویلایەتەکە وەربگرین چ لە واشنتن بێت چ لە نیویۆرک بیت چ لە شوێنێشتر بی کە ئەگەر بێت و کەسێک لەوێ تاوانەک بکە دەرحەق چییە دەرحەق هەر 52 چییە هەر 52 ویلایەتە بۆیە دەبینی سەنجی ئەمریکا چییە تەنها لە هێزەکەی نییە بریتە لە چیش لێگرتنی ئەو 52 ویلایەتەیە باش تایبەتمەندیەکانی کاری بە کۆمەڵ یەکەم بەستنەوەی خەڵک بە ئامانج کە کارێکی زۆر گرنگە ئەگەر بێت و کاری تاک زۆر زاروێ ئاگادار بین بە کاری بە کۆمەڵ شەرت نییە تو کۆمەڵە کەسێکت خڕ کردو کاری بە کۆمەڵ بی شەرت نییە کۆمەڵە کەسێکت خڕ کردو قیادیان هەبوو پرۆگرامیان هەبوو ئەگەر بێت تو خەڵکەکەت بەستەوە بە کەسێک ئەو هەر کاری چییە کاری تاکە هەموو خەڵکەکە لەژێر ڕۆژنایی چێش دەکەن لەسەر دیدی چێ دیدی یەک نەفەر بۆیە دەڵێن بەستنەوەی خەڵک بە ئامانج نەک بە کەسەکە ئەگەر بێت و دەمانەوە بە شێوەی تیم یان بە شێوەی کۆمەڵ ئیش بکەین هەراو بەروومەکەشمان درێژخایم بین پێویستە خەڵک بەچ بەستینەوە بە ئامانجەکە بۆیە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم وفات دەکا ئەبوبەکر چ دەرێ
درێوەکەی پێغەمبەری دەپەرست ئەوە پێغەمبەر چی مرد ئەوەکەی خوای گەورەش دەپرستی خوای گەورە مایە خوای گەورە غایەت چونکە خوای گەورە چییە ئەو گرینگە بۆیە کەس بە کەسەکان بەستیەوە ئەگەر بێتەوە کەسە بۆیە دەبینین ئەگەر بێت و تەمەشا بزودنەوە کە جوولانەوەکانی ئیسلامیەکان بکەین ئیسلامی دەبینین بەردەوام چییە یەک لەو خەلەلانە گەورەتی خەلەلیان هەو بووە ئەوە بووە کە خەڵکیان بە خۆیان بەستیتەوە یعنی تاخمەیان دروست کرێت تاخمە دروستکردن لە ئیسلامدا نییە ئەگەر بێت و تاخمە دروستن کردنوان هەبا دەبا خالی کوڕی وەلی دروستی کردبا و دژی ئیمام عومەر ڕاوەستابە لۆ چونکە کاتێک لە پۆستی هینا خوارێ چەندان کۆمەڵە کەسێک سوونەکەن خالی کوڕی وەلی وتێن کاکە وەرە تو کابرایشی ئەوها وەرە جودا بووە بەو شتەی ڕازی مەبە بەڵام ئەو لەبەر ئەوەی ئامانزی هەیە لە بۆ خۆی ئیش ناکە ئەو شتەی چی خۆبۆڵی نەکرد بەڵام ئەگەر بێت و ئەمە باین یان مرۆڤەکانی ئەو سەردەمەوە زۆر زۆر پێی ئاسایی بوو چی بکە وڵای کاکە غەدری لێ کردیمە بێ ئەوەی پێم بڵێ ئەمنی لابرگێ بێ ئەوەی ئیستیشارە بە زوندیەکانم کە ئەمی لابرگێ ئەو حەڵی نەفسی هەبووە بۆی بەڕاستی بەستنەوە بە ئامانز زۆر گرینگە جا ئامانزەکە من بیکەم ئەتوو بیکەی کەسەشی بکە گرنگ نییە مهم ئامانزەکە نەفەوتێ ڕاوێشکردن کە گۆدمانیەک لە بابەتانی کە دەبی کارەکە بە ڕاوێشکردن فێرە ئەنجامەکە ڕاوێشکردن هۆ دەبتا هۆی وی هەڵەکان تێدا کەمتر بە دوورکەونەوە لە هەڕەمەچی و بێ سەروبەری کەوەشیەکە لەو شتانێکگە بێت و کاری بە کۆمەڵی بکەین بەو شێوێ یەکتری تەواوکردن بە هەمان شێوە چ لە ڕووی هەندێکمان هەیە لە ئابووری زیرەکان یەکمان هەیە لە سیاسی زیرەکان دەبچێت لە ئاینی زیرەکانی پێ تەندروستی یاسایی هەر یەکمان دەتوانین ئەو تیمە دروست بکەین بەڕاستی ڕێکخرا و پێویستە کەسی جیاوازی تێدابی یعنی ئەگەر بێت و قیادە هەمووی خەریج طب بن بەخوای اختلافیان زۆر کەم دەبی بەڵام لە هەمان کە شتی نەوعی ناکەن بەڵام ئەگەر بێت و یەکیان خەریج طب بێشا خەریج هەندەسە بێشا خەریج شەریعە بێشا خەریج قانون بی ئەو هەموو توانایانە کۆم بنووتیە دەبتە هۆی چیە شتی نوێ دروست دەبی و هەروە حەڵی کەمتریش تێدا دروست دەبی بۆیە بابەتەکە بابەتیش تەواوکاری ئەگەنا زۆر زاروێ ئەو شتانەش نەوەی بە شێوەیە ڕاوێژکاری توانای هەیە لەسەر دیاریکردنی مەترسیەکان ئەگەر بێت و بمان هەیە مەترسیەکان دیاری بکەین کە بە شێوەیە بە کۆمەڵ زۆر بە ئاسانی دیاری دەکەین هەر چۆنیەتی بەڕێوەبردنی مەترسیەکان بە هەمان شێوە کاریگەر هەیە توانای زیاتری دەرفەتەکان هەروە دەرفەتانی کە پێویستە بخۆزینەوە ئەگەر بێت و بە کۆمەڵی بکەین بە جەماعەت بکەین زۆر زیاترە ژینگەیەک فێرکاریە کە یەک لەو شتانی کە زۆر ئیجابیە کە بریتە گواستنەوەی توانایەکان لە جیلێک لە بۆ جیلێشتر ئەمە تەمەنمە هەفتەیەکانە ئەو شتانی دەزانین دەگوازین لە بۆچێ هەشتەیەکان و نۆهەتەکان و 2000ەکان لە باش ئەوانە فێر دەمە لە بای ئەوانە ئەو تەجروبەیەتیە دەگوازنەوە هەروەها تەجروبی ئیشکردنیەکی عەمەلیشە تەنها قسە نییە تەنها بە شێوەیەکی عەمەلی فێرە چ دەبی فێرە ئیشەکان دەبی یەک لەو شتانە کە بەڕاستی تایبەتمەندیەکی زۆر گرنگە ڕەچاوکردنی هەستی بەرامبەر کە یەک لەو شتانە کە ئەگەر بێت و لەناو کۆمەڵ بووی حتمما ئینسان هەموو مرۆڤێک تووشی دەبی تووشی هەڵە دەبی ئەگەر بێت و هەڵە لێکدی قبول نەکرێ چاپۆشی نەکرێتە دەبتە هۆی سێ بربەرەکانی بۆ دەبی یەک لەو شتانە کاسکردنی بەرامبەر بریندان نەکرد هەروەها ئیش بکەین لەسەر تووڕەنەبوون کە تایبەتمەندیەکە کە دەبتە هۆی ئەوەی کۆمەک کەسەکە دەبتە تووڕەنەبوون و زۆر قسە نەکردن فێربوونی توانایەکان و گەڕانەوەی کاتێک لەو شتانە کە دەبتە هۆی گەڕانەوەیکی کاتمان لە بۆ دێ بەروی بەستەنی دەڕۆم دەمێت لە سەعاتێک تەواوی زۆرە باشە ئەوەی گرنگە لێرە بنسینەکان و بنەمایەکانی کاری بە کۆمەڵ ئایا کاتێک دەمان هەیە کارێکی بە کۆمەڵ بکەین دەبی چی تێدابی چ بنسینەیەکی تێدابی ئەوە زۆر جیابە دیار ناکەوێت لەوێ دیارسپیە یەکەمیان هەبوونی سەرکردایەتی کە زۆر گرینگە لە تیم یان لە کاری بە کۆمەڵ دەبی قیادەبی قیادە وشی گوتی سەری هەموو شتێکە ئەگە قیادە نەبووت کەواتە چیە کەواتە ئەسڵەن جەماعەتەکە هەروەجودی نییە دۆمیان دەبی پلاندانان هەبی کەەوە زۆر گرینگە ئەو کۆمەڵە چ تیم بی بە شێوەیە جگزکە ئیش بکەیت چ بە شێوەیەکی کۆمەڵ ئیش بکەیت دەبی چی هەوی دەبی پلاندان هەبی
پلانی شێ دەیکا هەرجەماعەتی شێ دەیکا سەرکردایەتی بە ڕاوێژکاریکردن لەگەر شێ لەگەر خوارە خۆی هاندان پێویستە هاندان هەبی کێ دیسان هاندان دەکا دیسان سەرکردایەتی دەیکا یان سەرۆکتیم دەیکا کە پێویستە هانی چێ بدە هانی ئەندامەکانی خۆ بدە هاندانیش بە خۆ دەزانێت هاندانی معنەویە یان هاندانی چییە هاندانی مادیە یەک لەو شتانی بەڕاستی ئێمە کە زۆر کەم تەرخەمی هاندانی مادیمان پێ ناکرێت کاکە هاندانی معنەوی دەبی گرنج پێ بدەین تەلەفۆنکردنە جێژنانەکردنە ئەگەر بێت تووشی خەفەتێک بوو لێپرسینەوێ ئەگەر دیار نەبوو برین لۆ دیارنی باشە دەستخۆشیکردنە سوپاس پێزانین ئەو بابەتانە بەڕاستی دەبینین لێ ڕێکخراوە ئەو ڕێکخراوانەی کە هەندێک کاری ئاینی دەکەن کە لەو شتانە بەڕاستی کەم و کۆڕیان تێدایە پێویستە هاندانی معنەوی زۆر گرنگی پێ بدەین تەماشا ئەگەر بێت و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بدەین زۆر گرنگی بە هاندانیدایە وای کردیا فلان کەس ئەتوو لەو شتەی ئەتوو ئەهۆی فلان کەس ئەتوو بەو شێوەیە فلان کەس بەو شێ هاندانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوویتەوە هۆی ئەوەی کەسە لە نوێ چیە نوێ بتۆ بە هەمان شێوە کەسانەی کە لە ڕێکخراویش دەکەن گەنجێکی 20 ساڵی من کاتێک مەدحی دەکەم لەو بەوی زۆرە لە بەوی زۆرە تەماشا دەکات تێ دەرێم تەمەنی 30 ساڵە لەم گەورەتە تەجروبەی هەیە و ئێ مامۆستایە و دکتۆرە و کەواتە هاندانی من لە بۆ ویسیە کاریگەری هەیە ئەگەر بەخۆش بێ بریم وڵای کاکە هاندانی چ کاریگەری هەیە لە بۆ ویسیە لەوانەیە تەسیرێکی زۆری هەبێت بەشداریکردن کە بە هەمان شێوە کە پێویستە بەشداریکردنی ئەندامەکانی خۆت ئەگەر بێت و یەک لەو شتانێک کە دەبتە هۆی ئەوەی ئەندامانی کۆمەڵێک لە کۆمەڵێشتر جودا دەبنەوە بریتێ لەوەی کە کەسەکە دەرێت کاکە هانم نادا ڕۆژێک نایتە ماڵم ڕۆژێک تەلەفۆینون ڕۆژێک لێ پیچنەوەی لێ نەکردی بە تووشی نەخۆش ئەو شتانە هەموو لەلای ئینسان هەیە ئەو گلەیانە هەروە بەشداریکردن لە بڕیارەکان پێویستە چیان بەشداری پێ بکەیت ئەوەش دەبتە هۆی کە ئەو کەسە لەناو ئەو ڕێکخراوەیە حەز بکە کە وجودی هەیە هەروەها ناکۆچیەکان ئایا چۆنیەتی بەڕێوەبردنی ناکۆچیەکان پێویستە ئایا ناکۆچیەکان یەک لەو شتانێک کە ئیدارەت الاختلاف کە ئەوەش شتێک سەربەخۆیە کە ئەگەر بێت و بمان هەیە کۆمەڵەیەک و تیمێکی سەرکەوتو دروست بکەین دەبی بەڕێوەبردنی ناکۆچیەکان لێ بزانین ئایا ئەو ناکۆچیانەی دروست دەبی لە نێوان دوو ئەندام حتما کە کاتێک ئەگەر بێت 5 کەس کۆبنەوە لە ڕووی طبیعات و لە ڕووی لەوانەیە ئەو زانیاری جیاوازیان هەبی دوو قسەی پێچەوانەیەکتر دەکەن ئەگەر بێت و ناکۆچیان لە بینی دروست بوو چ بکرێ باشە پێویستە بە هەمان شێوە کەسەی ناکۆچیەکان لە ناودەباسیە بریتێ سەرکردایەتی کەمەوسمان هەروەها کۆکردنەوەی بەڕێوەبردنی زانیاریەکان کە ئایا ئەو تیمە زانیاریەکان کوخڕ دەکاتەوە لە پاشەوەی کوی تەحلیل دەکات لە پاشەوەی کە کو هەڵیان دەسەنجێن و ئینجا دێ لەسەر ئەو زانیارانە بڕیار دەدا چ کارێک بکە لە پاشان هونەری گوێگرتن کەوا بەڕاستی لە هەمووی گرنگترە کە خۆمان فێری هونەری گوێگرتن بکەین کە بتوانین کەسێک قسەی هەیە گوێگرتنیش ئەوە نییە خۆکردکردن ینی زۆر زاروەیە کەسەکە دەرێ وڵای گوێم لێگرتی گوێ لێ نەگرتیە بەس بێدەنگ بووە گوێگرتن ئەوەیە کە کاتێک قسەی دەکە تەماشای بکەیت کە کاتێک قسەی دەکەت تەماشا بکەیت لەگەر قسەکانی چییە مەلامیحی چییە مەلامیحیت لەگەر قسەکانی بگۆڕێ نەک دروستکردن نەک بە بەسمێ خۆت بگۆڕی بری وڵا کاکەم جێم لە تۆ فعلەن چکۆ لە لای مسلمانان ئەو دەبتە زۆرێک لە زۆرێکی سێ نیفاق بەڵکو بە فعلی گوێی لێ بگری و بە فعلیش تەسیر لێ بکە قسەکانی ئینجا قسەکان کە ئەگەر بێت و بەدڵ نەبوو بە شێوەیەک وەڵامی دەدەوە چکۆ زاروەیە ینی ناکۆچی هەیە لە نێوان تیمەکان لە نێوان ئەندامانی تیمیان لە ناو ئەندامانی ڕێکخراوەکەیان کۆمەڵەکە تەنها بریتێ لەوەی چیە گوێ لێ ناگیرێ ئەگەر بێت و تەنها گوێی لێ بگری ڕاستە خۆتی ئەو کەسە چیە تەفەڕوق دەبی چییە کە بەتاڵ دەبی لەو شتەی کە هەیتی لە پاشەوەی دەوانەیە برێکاکەتەوە قسەکانی تو زۆرتەوە کەواتە پێدرێن بنچینەی سەرکردایەتی کە لە پاشەوەی پلاندانان هاندان کە پێویستە هاندانی تێدابی تیم هەروە بەشداریکردنی تێدابی هەروەها بەڕێوەبردنی ناکۆچیەکان چۆن دەبی ناکۆچیەکان بەڕێوە بین لەبینی ئەگەر بێت و اختلاف دروست بوو هەروەها زانیاریەکان چۆن کۆبکەینەوە چونکە مە ناتوان هیچ بڕیارێک بدەین بۆ نمونە ئەگەر بێت و دەتەوێت سیمیناری بکەی ئەو سیمینارەی بکەی یەکەم جار چ دەکەی پێویستە زانیاری کۆ بکەیەوە ئەو زانیارە چێ بینین فلان مامۆستا فلان مامۆستا فلان مامۆستا ئەی فلان مامۆستا چییە ئەوە چییە باشەوە ئیتیفاقمان کرد فلان مامۆستای دەینین لە باشێت چێ بانک بکەین ئەو هەموو کۆکردنەوەی زانیە لەسەر ئەساسی زانیاریەکان دەبی بڕیار بدەین هونەری گوێگرتنیش کە لە هەمان
گرنگترە پێویستە گرنگجێکی تەواوی پێ بدرێت. یەک لەو شتانی بەڕاستی ئایا کە باش سەرکردایەتیمان کرد گەر بێت و تیمێکمان دروست کرد ئایا تیم لەسەر ئەساسی چ شتێک دروست دەبێت؟ ئایا لەسەر ئەساسیەوەی دروست دەبێت دەیناسم، ئایا لە ئەساسیەوەی دروست دەبێت کاکە شەهادەیەکی بەرزی هەیە، لەسەرەوە ئەساسەوەی هەر دەبژێنم کاکە لەمێژە لەگەرماندایە. ئەو بابەتانە بەڕاستی ئێستا کە شتێکمان هەیە چوارینەیەکمان هەیە کە پێ دەرێن سلوچار پرسیارە. سلوچار پرسیارە لە کەسێک دەکرێت، ئەو سلوچار پرسیارە لە پاشەوەی لە بۆ تۆ دیار دەکرێت ئایا ئەو کەسە بەکەل سەرکردایەتی تیم دێ یان تیم نایە. چمان هەیە کەسێکمان هەیە گرنگی بە ئامە بە ئەنجام و کار دەدا، تەنها مەبەستەکەی چیە؟ ئامانج. کاتێک شتێکی دەدەیە دەستی فکری لە هیچ ناکاتەوە، تەنها فکر لە چ دەکاتەوە؟ فکر لە ئامانجەکە دەکات، فکر لە کارەکە دەکاتەوە. ئینسانەکان بەو شێوەن، هەندێکیان بەو شێوەن، هەندێکیان فکریان کاتێک ئامانجی دەدێ فکر دەکاتەوە ئایا ئەو ئامانجە دەبتە هۆی ڕازیکردنی فلان و فلان، ئەگەر بەو شێوەم کرد یان بەو شێوە بکەم چی لێ دێ چی لێ نایە. ئەو دوانە دژیەک نینە. لەوانەیە کەسێکە بی هەم گرنگی بە ئامانجەکان بدە، هەم بتوانێت سێ خەڵکەکەش لێ بکە، خەڵکەکەش ڕازی بکە. بەڵام ئەوەکەی تر ئایا لە کارکردن خێرایە؟ کەسێکمان لە کارکردن چیە؟ هێواشە. ئەوە طبعی ئینسانە، یعنی ئەوە نییە بنی وەڵی هەندێک کەسمان هەیە ئیشێکی بدە دەستی وەڵاهی لەوانەیە شەهادەیەکی بەرزی هەبی، لەوانەیە تەجروبەیەکی زۆری شەی، بەڵام بەخۆی طبعەکەی چیە؟ ئیشەکان چی لێ دەکە؟ بە هێواشی دەکە، بێهواشی دەکە. ئێستاوەکانی لەسەرەوەنە بەکە قیادەی دێن، یعنی ئۆکەی دەکەوتە ئێرە بەڵام ئۆکەی دەکەوتە خوارەوە چیە؟ بەکە قیادەی نایە. یعنی کەسێک گەر بێت و لە کارەکان یعنی بەکەل تیم نایە، سەرۆک تیم نایە، نەک بەکەل ئەندامی تیم نایە. لەوانەیە بەکەل ئەندامی تیم بێ، بەکەل ئەندامی تیم بێ، بەڵام بەکەل ئەوەی نایە بیکەیە چیە؟ سەرۆک تیم. سەرۆک تیم چونکە سیفەتی سەرۆک تیم یەک لەوانەیە دەبی کا لە کارکردن چیە؟ سوس و ساڵاک لە کارکردن چیە؟ خێرابی. کارەکان چیە؟ کارەکان تاخیر نەکە. ئەگەر بێت و کارەکانی تاخیر کرد چیە؟ ئەوە سیفەتی چیە؟ سیفەتی هێواش تێدایە. ئێستا عولەمایانی بەڕێوەبردنەرێ ئەگەر بێت و سیفەتی هێواش تێدا بوو سیفەتی قیادی نیە، لەوانەیە سیفەتی قیادەی وسطای تێدابی. چکەمە لە کارژێریانەوە تێ قیادەیە، قیادەی ئاعلایە، قیادەی وسطایە، لەگەر چێ منەفیذونە ئەدنایە. کەم سوڵتەة الأعلى کەەوە قیادەکەیە، سوڵتەة الوسطى ئەوە هەندێک صفەتی قیادیان تێدا بەڵام نەگەیشتنە قیادەی ئەعلا. هەندێک کەسیش تیشمان هەیە کە سوڵتەة الأدنى کە ئەوانە تەنها ئیشەکان چێ بریتێ وەرگرتن و جێبەجێکردن. بۆیە کەسێکمان هەیە لە ئامانجەکان تەنها کاتێک کارێکی دەدەی خێرایە، خێرا و ئامانجەکەی خۆشیە، لە ئامانجەکەش چاویشی لە ئامانجەکەیە. کەسێکمان هەیە خێرایە لە ئامانجەکەی بەڵام زیاتر گرنگی بەسە دەدا، گرنگی بە خەڵک دەدا. ئێستاکە ئەگەر تەماشا بکەین لە سیرەی بگەڕێنەوە سەر ئیمامی عومەر، ئیمامی عومەر لەو کەسانە بووە کە لە کارکردن چیە؟ زوو کارەکانی چیە؟ بەڕێ کردیە. لە هەمان کاتی حیسابی خەڵکی نەکردیە، حیسابی چی نەکرد. گەر بێت و شتەکەی گونجابە لەگەر حەدیث، لەگەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەموو خەڵکی گوتبان کاکە نایکەی چی دەکرد؟ ئەوە گونجاوە دەی بیکەی. بەڵام تەماشا ئیمامی عوثمان دەکەین بە هەمان شێوە لە کارەکانی خێرا بووە، چەندەها کاری گەورەی کردی وەکو جەمعی نسخی قورئان و ئەو بابەتانە، بەڵام لە هەمان کاتیجە زۆر مراعاتی کێی کردیە؟ مراعاتی خەڵکی کردیە، مراعاتی خەڵکی کردی. بۆ دوانە قیادینە. ئەو دوانە زۆر کەسمان هەیە ئامانجە ئەو سیانە هەر سێشی کۆ دەبتەوە، بەڵام هەیە طریقەی هێواشە. بۆیە وەکەی دەکەیە سەرۆک تیم دەبی و دیار کردی ئەو کەسە لە کارکردن چیە؟ کارکردن خێرە، کارێکی دەدێ دەستی لە کارکردن چیە؟ زۆر زۆر توست و چاڵاکە. ینی کەسەکە گەر بێت و کەسێکە گەر بێت و کەسێکی هێواش لەوانەیە بە ڕۆژێکی بیکە ئەو لەوانەیە بەچی بکە؟ بە سعاتی کارەکە لۆ چ لێ دەکە؟ کارەکە لە بۆ ساغ دەکاتەوە. لە بڕیاردانیش سەریع، یعنی بڕیاردان زۆر کەسێ بڕیارێش دەدێ دەستی، یعنی بڕیارێکی ئاسانە، فکر دەکاتەوە دەینی و دەبا هاتە بڕیارێک دە. وەڵا کەسیش ترمان هەیە بیدێ دەستی ڕاستە خۆچیە بە خێرایی چیە؟ بڕیارەکە لە بۆ دەردەکە. ئەو کەسە کە پێی دەرێن بەکەل سەرۆکی تیم دێت. دەلی نیشانەکان دێنە سەر نیشانەکانی کاری بە کۆمەڵی سەرکەوتوو. یەکەم نەرمونیانی کە بەڕاستی ئەگەر بێت و دەمانەوێت کارێکی بە کۆمەڵی سەرکەوتوو بکەین، بە شێوەی تیم بی، بە شێوەی کۆمەڵ بی، جەماعەبی، دەبی نەرمونیانی تێدابی. حتا خوای پەروەردگار دەرێتە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ دەرێ وەلەو کونتە
ئەگەر بێت و تۆ بەو شێوە بای هەموو خەڵکە کەچی دەکرد هەموو خەڵکەکە لە دەورت چیە دەڕۆیشتن لەزەوە پێغەمبەرە یعنی ئەگەر بێت و فەڵدەن غەلیظ بای ئەگەر بێت و ئینسانێکی ئاسایی کە پێغەمبەر نەبی نەرمونیان نەبی چی لێ دێ هەکەس تەمەشاشی ناکە هەکەس ئیعتیباریشی لێ ناکە بۆی لە تیم نەرمونیانی یعنی ئەگەر بێت و قسەیەکی مامەڵ نەبوو ئەوە نەبی وەڵای ڕاستەخۆ زاروێت طبعی ئینسانەوەی ڕاستەخۆ جواب دەدا بەڵام دەبی ئینسانەکە خۆی فێرکەچیە ڕاستەخۆ جواب نەدا تۆ چونکە کاریگەری دێ خەندەکردن خاچی بوون کە خاچی بوون بەڕاستی تەواضع زۆر گرینگە تەواضع زۆر گرینگە بەرگریکردن لە ناهاتوان ئەوەشەیە کە یعنی چێ لێ نەگەڕێی یەک لەو شتانێ بەڕاستی کە بریتێ لەوەی تیم ئەندامێکی تیم لەوێ نەبوو خەلەلی هەیە کاتێ خەلەلی هەیە نابی ئەندامی تیم لەوێنی باسی خەلەلەکانی ئەو ئەندامەی بکەین پێویستە ئەندامەکە لەوێ بێ ئینجا باسی بکەین باسی خەلەلەکانی بکەین چونکە دەستە بابەتی چی دەستە بابەتی غەیبەت دەستە بەڵام یەک لەو شتانێک کە پێویست بەرگریکردن لە نەهاتووە ئەگەر بێت و کرا پێویستە تو کەسێک بیچیە بۆی تیمەکە تیمێش تۆکمەبی کە پێویستە بەرگری لەو کەسەی بکە کە نەهاتووە کە باز دەکرێت ئەوش ئیشیە سەرۆکی تیم دەتوانێت ئەو ئیشەی بکات گرنگترین دووەمیان بڕوابوون لە نێوان ئەندامەکان کە ئەندامەکان بڕوان بە یەکتر هەبی سیقەبوون بە یەکتردا ئایا مرۆڤ لە مرۆڤ دەترسێ یەک لەو پرسیارانەی مرۆڤ لە مرۆڤ دەترسێ گومان لەوەی دانیە ئۆندی مرۆڤ لە مرۆڤ دەترسێ باوەڕ ناکەم لە شتی تیستیە ستاکە زۆربەی زۆری کاکە قەتلەکە چێ بەرامبەر ئینسانی دەکا ئینسان دزیەکە چێ دەکا ئەنیستان عەڕض چێ دەکا هەر ئینسان بەڕاستی درندەیەکی چییە بۆیە بڕوابوون لە نێوان دامەکان تۆکمەکردی بڕوابوون بەوەی زۆر زارێک کەسێک قسەی دەکات دێ کەسەکە چی لە بۆی لێک دەداتەوە دەری وەڵڵاهی لەوانەیە خوێندنەوەکەم لە بۆ ئەو قسەوی ئەو هەیە و ئەو هەیە و ئەو هەیە گریمانی لەوە دادەنێ ئەو گریمانانە ئەگەر بێت و بڕوابوون هەبوو مستیقەم بە کەسێک هەبوو کاتی قسەی کرد کەواتە بە ئیزامی لۆ لێک دەنەوەیان بەسلبی ئایا ظەنی خراپ پێدەم یا ظەنی چاک ئەسڵ وایە ظەنی چ بکەم ظەنی چاک بم گومانی چاک بە برایەکەم بکەم لە چ کاتێکەوەش دروست دەبی بریتە لە بڕوابوون لە نێوان ئەندامەکان کە پێویستە بڕوابوونە بەهێز بکەین بڕوابوون بەهێز دەکەین یەک لەوانە ڕوونی لە دید و ئاماچ پێویستە کاتێک ئەو تیمە ئیش دەکات دەبی دیدی بزانی کاکە چ دەکە ئامانجەکانی چییە لە بۆ چ کارێک ئەو تیمە لە بە چ دروست بە ئەو کۆمەڵە لە بۆ چ دروست بە ئەگەر دید و ئامانجەکانیان یەک بوو ئەوە چییە هیچ کێشانەیە بەڵام ئەو هاتیە لە بۆ خۆی هاتە ناوە کۆمەڵی لە بۆ ئەوەی بچی پۆستێک بەدەستبێنی ببێتە شتێک ئەو ئامانجەکان چی هات ئامانجێکی فەردی هەیەەوە ئامانجێکی تاچی هەیە بۆ دەبی لە دید و ئامانجدا ئەگەر بێت و ڕێکخراوێک کە دید و ئامانجی هەیە ئەو کەسە دێتە ناو ڕێکخراوە دەبی هەمان دید و ئامانجی شێ هەبی ئەو ڕێکخراوە هەبی ئەگەر بێت و تیمێک دروست بوو ئەو تیمە گوتیان ئەو ئیشە دەکەی ئامانزمان ئەوەیە دەبی ئەو کەسەی دەبتە ئاندام دەبی لە چوارچێوەی ئەو ئامانجە ئیش بکە نابی لە دەرەوەی ئەو ئامانجە ئیش بکە بۆیە بڕوابوونەکە لەو کاتێ بەهێزتە دەبی هەروەها دروستکردنی بڕوابوون کاتی دەبێ زاروەیە ئەو بڕوابوونە کەسێک دێت ئێستا کە گەر بێت و بچینە شوێنێک تیمێک دروست بین ئەم کەسێک نەناسم ئایا پێویستە کاتێک بڕوابوون لەگەر کەسەکەی چۆن دروست دەبی داوان هەموو قسەیەک نەکەم هەرچەندە یەک تیمیشی هەرچەندە یەک تیمیشی نستودی ژیار گوتی کاکە تیمێک دروست دەکەی لە سەرتاسەری کوردستان مامۆستافە و مامۆستا محەممەد توش بەشدار بە لەو تیمەی لەگەر کەسێکی باورێن خەڵکی سلێمانی یان خەڵکی کەرکک یان خەڵکی شوێنێشتر ئەمە نایناسم کاتێک دێم یەکەم جار چ دەکەم هەتا حەفظ دەکەم ئینسان وایە تەحەفظ دەکەم بۆی لە سەرەتا کاتی دەبێت دەبی ئەمن وەلێ بکەم کە ئەوان چی بکەن بڕوایان بە من هەروە ئەوانیش دەبی هەوڵ بدەن چییە ئەو بڕوابوونە دروست بکەن ئەو تیمە لە بۆچی دروست بە دەبی خۆمان لەگەر ئەو ئامانج و دیدانە یەکگیر بکەین هەروە گەر بێت و بڕوابوونیش هەبوو لە بینی یەکسیقەبوون هەبوو دنیابوون هەبوو لە بینی ئەندامەکان پێویستە ئەو دنیابوونەش بپارێزرێ زۆر زاربەیە تیمێک دروست دەبی تیمێکی تۆکبەیە بەڵام لەوانەیە ئەو تیمە چییە بەکارێکی زۆر بەڕێسی لێبێ هەمووی لێ گفتووە ئەو کۆمەڵێکی سەرکەوتومان هەبێ لە پاش ئەو کۆمەڵە چی لێ هەمووی چیە تەفرتون نابێ وەکو دەبینین چەندا ئێستاکە جەماعەی چەندەها پارتمانەمە چ پارتی علمانیمان هەبی چ پارتی ئیسلامی هەبوونە چیان لێ هاتیە پارتەکان چیان لێ کرد پارچە بوونە
لەبەرەوەی پسیقیان بە یەکتر نەمایە بڕوابوونیان لە نێوان ئەندامەکان چیە زەعیف بووە کە بڕوابوون زەعیف بوو ڕاستەخۆ دەبتە هۆی ئەوەی چێ پەرتەوازەی دروست دەبی ئەوە باڵی فلانەوە باڵی فلانەوە باڵی فلانەی دەبتە باڵبانێ لە پاش باڵبانێ دەبتە حزب حزبانێ ڕاستەخۆ جودا دەمنەوە حزب دروست دەکەن بە هەمان شێوە ئێستا کەش دەبینی ڕێکخراویشمان هەیە کۆمەڵە کەسێکمانە ناو ڕێکخراوێک ئیش دەکەن لە پاشەوەی لە ناو ڕێکخراوە بڕوای بە ڕێکخراوەکەی نامینێ دەبی وەی لێ بکەی بڕوای بە ڕێکخراوەکەی ببینی هەتا نەسی ڕێکخراوێکی دروست بکە یعنی ئێستا کە ئەو هەموو ڕێکخراوەمان هەیە ئەگەر بێت یەک ڕێکخراوە بەیان 5 ڕێکخراوە بە کاریگەری زۆر زیاتر دەبوو سێم گرنگی پێدان و چاکردن هەروە گرنگی پێدان بە کەسەکان بە ئەندامەکان کە کارێکی گرنگە توانای ئەندامەکان کە توانایەکانیان هەر یەکەشیان لە شوێنی خۆی بەکاربێنی و هەروە پرسکردنی پێیان هەروە ئینتیمابوون بۆ تیم دروستکردنی ئینتیمابوون بەڕاستی بۆ ڕێکخراو پێویستە ئێستا من نووسری ژیار ئیش بکەم دەبی حەز بە فەخر بکەم لە نووسری ژیار ئیش دەکەم یان ئێستا لە حیکمە ئیش دەکەم دەبی زۆر شانازی بە چێ بکەم شانازی بە حیکمەی بکەم ئەو پێدری ئینتیمابوون یعنی پێم سەربەرزیە لەو شوێنە ئیش دەکەم پێم ناخۆشە کەسێک چی بکە کەسێک باسی بکە دیفاعی لێ دەکەم ئەو ئینتیمابوون ئەو ئینتیمابوونش دەبی دروست بکرێ دەبی دروست بکرێت لە چێ لە لای ئەندامەکانی ئەویش بریتە بەهاندان و ڕێزگرتن و هەروەها تحفیزکردنی ئەو کەسانە دەبی دروست بکەن چێ ئینتیمابوون دروست دەکات ئینتیمابوون ئیشی چییە ڕاستە ئیشی هەموو تاکەکانە بەڵام ئیشی چییە ئیشی سەرۆیە دەبی وەلێ بکە بەرنمەیەک دابنی ئەو بەرنمەیە دابنی کاکە ئەو تیمەمان دروست کردە ئەو ئەندامینەنا ئەو تیمەینە دەبی ئینتیما لە بۆ چی هەبی لە بۆ تیمەکەی خۆی هەبی لە بۆ ئەوش نییە لە بۆ تیمەکەی خۆ مەبەستیان لە چیە لە ئامانج و دیدەکەیە شەشەم پاراستنی نهێنیەکانی تیمەکە کەەوە شتێکی زۆر گرنگە کە پێویست بە هیچ شێوەیەک نهێنیەکانی تیم چیە نەبێ دەرەوە ئەوەکەی ئەندامەکە قسەیەک لە ناو ئەو تیمەکرا کە ئەنەما وەکو چیە وەکو یەک دانیشتە مەجلیسی چیە ئەو مەجلیسە مەجلیسی ئەو کۆمەڵە کەسی ئەو مەجلیسە نابێ قسەی کەسی قسەکان لێ بستە دەرێ چونکە جاروەیە ئەو قسە نهێنیانە دەستە دەرێ دەبتە هۆی پەرتەوازەی و هەروە دەبتە دووبەرەکی لەوانەیە بتە هۆی هەڵوەشانەوەی ئەو تیماش حوتەم تونندکردنی پەیوەندیەکان لە نێوان ئەندامەکان کە پێویستە هاوکاریکردن ئەگەر بێت توزانی یەکەچیان پێویستی بە هاوکاری ئەزە چ معنەویست مێدیبی چارەسەرکردنی کێشە بە هەمان شێوە چارەسەرکردنی کێشەیەکی لێرە هەبی یا لە دەرەوە هەبی کە گۆڕینەوەی توانایەکان کەسێک دەبینی توانای لە بەوارێک زەعیفە بێ کاکە لەو توانایەت زەعیف عەز دەکەین پێمان خۆشە چەندەورێک توانایەکان بەهێز بکەی نەشارنەوەی زانیاری کاوە یەک لەو شتانی بە هیچ شێوە زانیاری لە تیم نەشاریەوە لە ئینجا لە برێوەڵای کاکە لە بۆ مەسلحەتی خۆمە مهمە و مەسلحەتی شێت بێ مەسلحەتی ئەو دید و ئامانجە وێ کە لەگەڵ ئەو ڕێکخراوەی لە بۆ ئیش دەکەی ڕوونی لە ئامۆژگاریکردن زۆر زارێ ئامۆژگاریکردن کەسەکە شەرمەیە کە ئامۆژگاری ئەندامەکان بکە هیچ کێشەی تێدانی کەسێک هەڵەیەکی لە ڕوانگەی تو هەڵەیە لەناو ئەندامی ئەو ڕێکخراوەیە ئامۆژگاری پێویستە بیکەی چونکە ئینسان تووشی هەڵە دەبێت کە کاتێک گەربێت تو لێی گەڕا لەوانی هەڵەکە چیە هێدی گەورەتربی وەزمە ئامۆژگاریکردنیەکی چیە ئیحسانی تێدا بێن گومانی باشترین گومان بە یەکتی بینە گومانی خراپ کاوەش دەبتە هۆی ئەگەر بێت و گومانی لەسەر گومانی خراپ پێکەوە بین کەواتە بڕوابوون لە ناو ئەندامەکانی تیم نییە هەشتم گەڕانەوە بۆ سەرکردایەتی بەڕاستی ئەوە زۆر گرنگە کە ئێمە کە ئەگەر بێت و کۆمەڵە کەسێکمانەیە قیادەی ئەو ڕێکخراوەی دەکەن یا قیادەی ئەو تیمەی دەکەن نابێ ئەم لە خوارەوە بریم کاکە من ملانێ لەگەڵ قیادەی بکەم کا من زوندیەک بووم ئەگە حەزم لێیە لە شوێنی بڕیارە هەوڵ دەدەم بگەمەوێ کە لە وێنی من کەواتە دەبی وەکو چێ مامەڵێ بکەم وەکو زوندیەشی ئاسایی وەکو سەربازێکی ئاسایی کاتێک دەم هەیە بڕیارێک لەسەر بدەم مەرجعیەت هەبی گرنگترینش لە کاری بە کۆمەڵسیە بریتە لە مەرجعیەت ئەگە مەرجعیەت نەبوو دەبتە چێ دەبتە کۆمەڵێکی گەورەمان هەیە لە ناوەوە چیە تحسبهم جميعا وقلوبهم شتى ئەو هەی لێدێ خی گەورە چۆن باسی یەهودیەکان دەکات بەو شێوەی لێدێ ئەگەر بێت و یەک مەرجعمانەیە بۆیە گەڕانەوە بۆ سەرکردایەتی لە چارەسەرکی کێشەکان کە شتێکی زۆر گرنگە هەروەها ململانەیە نەکردیش لەگە سەرۆکتیم ململانەی نەکردن لەسەر ئەساسی حەزی نەفسی چکو ململانەکان زۆربەی زۆری باوەڕکە لە بین ئینسانەکان شتێکی غاتێک دەکەنە چی پێدا دەپۆشن بەڵام ئەگەر بێت و بگەڕێەوە شتەکە چیە شتێکی نەفسیە حەزی لەوانەیە بەو شێوی لەو پۆستەی بیکاکە حەز لێ بڕۆ بەو شێوەی بڕۆ کە دروست و شەرعیە
بۆیە خاڵێکی گرنگ کە گەڕانەوە بۆ سەرۆکتیم. پێناسەی سەرکەوتن لە نێوانیان چییە؟ زۆر جار گوتمە ئامرازەکان و هەروە ئامانجەکان دەبی کۆک بن لە بینی کۆمەڵەکە. هەروەها ئایا سەرکەوتن لە نێوان چییە؟ دەبی کاتێک ئەو ڕێکخراوە دروست دەبی ئەو ڕێکخراوە دەبی کاکەمە دەمانەوێت ڕێکخراوێکی سەرکەوتوو بووی. پێناسەی سەرکەوتن لەلایەن ئەو ڕێکخراوە دەبی ڕۆم بکرێتەوە. یان تیمێک دروست دەبی درێ ئێمە دەمانەوێت تیمێکی سەرکەوتوو بووین. باشە تیمێکی سەرکەوتوو بووی پێناسەی سەرکەوتن لە کنەتوسیە. ئایا خەڵک زۆر لە دەورە خۆی خڕبکەوە؟ ئایا تەڵەبەت زۆر هەبی؟ ئایا مامۆستا زۆر هەبی؟ ئایا لە فەرعی لە هەموو هەرێمی کوردستان کرد مەبەست لە سەرکەوتنەکە چیە؟ دەبی چیە؟ پەیوانەیەکت هەبی لە بۆچی پێناسەکردنی سەرکەوتن. ئەگەر بێت تۆ مریم کاکە سەرکەوتن لەکنە من ئەوەیە هەمان ئەندامیشتر بێ سەرکەوتن ئەوەیە ئەو سەرکەوتن ئەوێ سەرکەوت لەوە چ دروست بوو؟ اختلاف دروست بوو کە اختلافیش دروست بوو هەر کەسە لەسەر ڕەئی خۆی سێم لەوانەیە مصر دەبی لە بیدایەت ئیشکردن چییە؟ دەبی سەرکەوتنەکە پێناسە بکەن. کارکردن بە شێوازی داهێنان مەبەستمانەیە هەر کارێک دەکا ئەو تیمە کارێکی تەقلیدی نەبی کارێکی ئیبداعی بی. بۆ نمونە ئێستا کە شەریکەی ئەپڵمان هەیە لەگەڵ شەریکەی نۆکیامان هەیە هەردووچیان شەریکە بوونە بەڵام دەبینی شەریکەی نۆکیا چی لە هاتی ئێستا هەر مۆبایل کەس نییە باچی بکە بەڵام شەریکەی ئەپڵ لەبەر ئەوەی بەردەوام چی هەیە داهێنانی هەیە. یەک لەو شتانەی کە شەریکەی ئەپڵ دەکا زۆر گرنگی بە ئەندامەکانی خۆی دەدا. یعنی ئەندامەکانی خۆی کاتێک فەرمانبەرێکی فەرمانبەرەکە ئازادە لەوەی چ کاتێک کارەکەی خۆی بەزێدێری چ کاتێک کارەکەی خۆ بەزێدێری هەروە شوێنێکی تەرفیهی لەوە بۆ دروستکردنی هەموو شتێش تێدا ئەوە کەی تۆقع ناکە هەموو شتێش تێن مەزبەحی دەرەی خواردنی دەرەی هەروەها گەمە و یاری دەرێ هەر دەمای پێی خۆش بدە چیز دەکا خواین دەخوا هەر دەمای پێی خۆش بدە چیز دەکا دەستی بەحی دەکە وازە ئیشەکەی دەینی. بەڵام لە هەمان کاتێش وەی کردی ئەو کەسە چی لەوە دروست بی ئینتیمابوون کە ئینتیمابوونی لۆ دروست بوو کابرا ناسی وەڵای بەسی هەر خۆی خەریکی چ بکە خەریکی تۆپانێ بکە هەر خەریکی نووسن بکە نەخێت ئەویش دەزانی لەبەر ئەوەی ئینتیمابوونەکەی لە بۆ شەریکەی ئەپڵ هەیە کەواتە توانای خۆی هەمووی دەبەخشی لە بۆ ئەپڵ لە هەمان کاتیش هەر دەمای ئەگەر بێت توانای نەما دەزانی توانای نەما ڕاستەخۆ دەستی خۆی سەر قاڵی ئەو شتان دەکا. بۆیە دەبی هەم لە بینی ئینتیمابوون کە ئینتیمابوون لە بۆ کەسان دروست بکەین کە لەو ڕێکخراوەوە تیمە ئیش دەکەن هەروەها گرنگی دانیش بە کەسەکان گرنگی دانیش بە کەسەکان. لە هەمووی گرنگتر کە لە نێوان ئەندامانی تیم لە نێوان کۆمەڵەکە دەبی ئیش لەسەر بکرێ بریتە پاچی دڵ و دەروون. ئەگەر بێت و هەر چەندەمە توانامان بەهێزبی لە توانای مرۆیی دەری لە توانایی مادی دەرین بەڵام ئەگەر بێت و کەسەکان لەگەڵ یەک دڵیان صاف نەبوو ئەوە لەو کاتەی چیە یەکەکە لە نیشانەکانی خراپی کۆمەڵە جەماعەتەکە. هەروەها ئەگەر بێت و دڵیان پاک بوو لەگەری یەکدا کەواتە بڕوایان بە یەکترا هەروە ئینتیمان لە بۆ یەکتر هەیە هەروە هاندانی یەکتر دەکەن هەروەها ئەگەر بدو یەک توش چارەسەر بوو تووشی نخۆشیەک بوو یان توش کێشەیەک بوو لە بۆی چارەسەر دەکەن کەواتە پاچی دڵ و دەروون زۆر میهمە لە کاری تیم و لە کاری جەماعی. هەروەها سەرکردەیەکی زانا و دانە کاوا خاڵێکی زۆر گرنگە وەکو باسمان کرد کە پێویستە ئەو کەسانی دەکرێن نەخیادە دەبی لەسەر ئەساسی چدام درێن لەسەر ئەساسی پێوە لەسەر ئەساسی پێوەردا برێن ئایا و کەسانە فعلەن کەسانی قیادینە یان دەتوانن ئەو سەرۆ ئەو تیمە بن تیمەکەیان پێ بەڕێوە دەچی یان نا. باش یەک لەو شتانە کە گرینگە کە گوتمان دەروون پاچی زۆر میهمە. دەروون پاچی ئەندامان بۆ پاراستنی ژینگەی دەرونی کۆمەڵەکە پێویستە چ بکرێ. یەکەمیان هەڵسەنگانی یعنی ئێستاکە هەڵسەنگانی سەرەتایی مەبەستمان چیە هەر کۆمەڵێک کە دروست دەبێت خۆ هەموویان یەکتر ناناس لەوانەیە کۆمەڵێک کەس کۆبنەوە ئەوانە هەمووی دید و ڕوئیایەکیان هەبی سەرەتا لەوانەیە کاتێک چاوت بە کەسێک دەکەوی لەو کۆمەڵەیە دڵت نەیگری یان قسەیەک دەکا ئەو قسەیە پێت لە ڕوانگەی تو چییە ڕقە ڕاستەوخۆ لە بینینی یەکەم بڕیا لەسەر کەسەکە مەدە. لە بینینی یەکەم چییە ئەگەر بێت و تیمێکتە بوو سەرۆک تیمە دروست کرد مەجموعەیەش بوونە ئەندامی تیم ئەوانە دانیشی نەگەر یەک ئەو ئەندامانە کاتێکتیان نەناسی پێش ئێستاکە لەو دانیشتە تەماشای یەکتر دەکەن خوێندنەوە لە بۆ یەکتری دەکەن خوێندنەوەی یەکەم بە پێی قەت لەسەر خوێندنەوەی یەکەم بڕیان مەدە. بۆیە دەبی چاوخشاندن بە خوێندنەوەی یەکەم بدەین
ئەگەر بێت لە دانیشتنی یەکەم بەو شێوە شەرت نییە هەمان دانیشتن یا دووەم و سێم چێ برێکاکەەوە لە ئێستاکەەوە هەر لە دانیشتنی یەکەم بە دیار کە بەڕاستی ئەو کەسە هیچ نازانی ئەو کەسە بەڕاستی کەسێکی تونندە ئەوە بەکە سەرەوەی تیم نایە لە یەکەم دانیشت نابێ و بڕیارە بدرێت بۆیە پێویستی بە چاوخشانەوەیە کە ئەو کەسانە چاوخشانەوە چیە بەو بڕیارە بکەن کە لە یەکەم دانیشتن بڕیار لەسەر یەکتر ندەن تاکو ژینگەی دەرونی بەرامبەرەکە گەبێت و هەر یەکەم زەبرێکا کە تو بەکە سەرۆشی تیم نایە کابرا دەرونی سی تێک دەچی هەر شێ بێتیە پێی لەوانەیە لە ظاهری ئەمری وڵای کاکە هیچ عیبونی بەڵام لە ڕووی دەرونی چیە کاریگەی لێ دەکە یا کاکە ئەو تو کویان هینایە ناو تیمی ئەتوی هەندێک بێ ناو تیمەی زۆر جارێ قسانە گۆترایە ئەو قسە غەڵەتە خاستن لە چێ لە سەگاندنی یەکەمدا دەستگرتن بەسەر هەستی ئاژاوەگێڕی کە یەک لەو شتانە لە تیمەکان دروست دەبی زاروێ کەسێکی چیە طبیعاتی ڕەقا لەوانەیە کەسەکە نیەتی پاکبی نیەتی باشبی بەڵام دەبتە هۆی قسەکەی وی دەبتە هۆی چێ دەبتە هۆی ئاژاوەگێڕی پێویستە دەست بەسەر ئەو ئاژاوەگێڕیەدا بگری بەسمانیە کەسەکە ئاژاوەگێڕە فعلەکە دەبتە هۆی چێ قسەک لەوێ قسەکە ئاشوب ناخۆشی دروست دەبی بۆیە پێویستە چی لێ بکەین کە سەرکردایەتی ئەو کەسێک کە سەرۆکتیمە ئەو ئاژاوە چ لێ بکە بتوانی چیە یەک لەو شتانە باسمان کرد بەڕێوەبردننی ناکۆچیەکان کە کتێبی سەر بەخۆ ئیدارەت الاختلاف کە دەورەشەیە لەسەر دەورەی ئیدارەت الاختلاف کە پێویستە ئەو کەسە بتوانی ئیدارەی اختلاف بکە ناکۆچیەکان بکە لە بینی ئەندامەکان ئەگەر بێت دوو ئەندام لێک تووڕە بوون کو بتوانی ویان لێ بکە لەگەر یەک چیە قسەکانیان چیە ناوەڕاستێکیان لە بۆ دروست بکە هەبوونی ئاکارێکی خراپ نابێت پشت لە کەسەکە بکرێت لەوانەیە کەسەکە ئاکارێکی خراپی هەبی بەڵام لە هەمان کاتیشدا چەندەها ئاکاری جوانی هەیە کەسێکمان هەیە کە کەسێکی ژمێریاری محاسبێکی زۆر بەهێزە بەڵام طبیعاتی وایە هەن لە دیار کۆمپیوتەری دانیشتیەوە خەڵکی کەم دیتیان لەگەر ژمارەی مامەڵە کردیان وی لێ هاتێت لەگەر ئینسانەکەن ناتوانانی مامەڵە بکەم ئایا دەتوانم ئەو کەسە پشتگوێ بخێم لە بابەتی ژمێریاری نەخێت بەڵام نایکەمە وازی هە لە بۆ چێ وازی هەوە لە بۆ پێشوازیکردنی چێ پێشوازیکردنی خەڵک چونکە گەر بێت و بیکەم پێشوازیکردنی خەڵک لەوانێ ڕاستەخۆسی ڕاستەخۆ کێشە لەگە خەڵک دروست بکە بەڵام لە ڕوانگەی ژمێریاری پێویستە لە ناو تیمەکە ببینێتەوە ڕازی بوون لەسەر ڕەخنەگرتن و وەرگرتنی یەک لەو شتانەکە ڕەخنەگرتن کە بەڕاستی هەر ڕێکخراوێک ڕەخنەی تێدا نەبی ئەو ڕێکخراوان ینی لە ڕووی سروشتی نییە ژینگەیەکی ناسروشتی هەیە ئەگەر بێت و ڕەخنەش وەرنەگیرێ ئەو هەخراترە کەواتە پێویستە ئەگەر بێت و هەر ڕێکخراوێک هەر تیمێک دەیهەوێ ئەو تیمە بەرەو پێش بچی دەبی چی تێدابی دەبی ئەندامەکان ڕەخنە بگرن ئەو ڕەخنەش لە بۆ ڕەخنە نەبی چکە زاروێ تەنها کەسێک دێکاکە خۆ کەس قسەی نەکرد بامش ڕەخنەچی بگرن قابلە سیە با جەوەکەت لێ بکێ جەوەکۆکە ئیب نەبینە ڕەخنە لە بۆ ڕەخنەینە ڕەخنە لە بۆ چیە ڕەخنە لە بۆ چاکردن و باشترکردنە هەروە وەرگرتنی بۆ دەبی ژینگەیەکی تەندروست دروست بکرێ چۆن مامەڵە دەکەین لەگەڵ ڕەخنە کە دوو خاڵم نووسە بڕوابوون بۆی کە ئێمە هەڵە دەکەین چونکە مرۆڤین هەمومان کە هەڵە دەکەین ئینجا چ بە شێوەی تاگیش بکەین چ بە شێوەی جەماعەتیش بکەین تووشی هەڵە دەبین دوورخستنەوەی کەسایەتی لە ڕەخنە هەروەگەر بێت و کاتێک ڕەخنە دەگرین کەسایەتی و کەسە لە ڕەخنەکەی دوور دێخینەوە بەبەستمان چییە مەبەستەمان خودی کارەکەی نە خودی کەسەکەیە تێگەیشتن لە هێزی ڕۆشنبیری ئەندامەکان تێگەیشتن لە هێزی ڕۆشنبیری ئەندامەکان کە خوێندنەوەی لە بۆ ئایا کەسێکمان هەیە لە قسەکردن درێژ بڕە کەسێکمان هەیە کاکە بە دوو جملەی چییە هەموو قسەکان دەبڕینتەوە هەروە کەسێکمان هەیە ڕسمیە بە شێوەی چیە دەبێت بە ڕسمی قسەی لەگەر هێشمانە ناڕسمی زۆر بە چۆ بە شێوازی قسەی لەگە دەکەی ئاسایە دەبێت و دەبی ئەو سەرۆکتیمە هێزی ڕۆشنبیری ئەندامەکان بزانێت زۆرێکە هەروە کەسێکمان هەیە تەقلیدیە کێشەی نییە کەسێکمان هەیە کاکە حەزی لە نوێکاریە هەر شتێک تەقلیدی لەو باسکە ڕاستەخۆ دژاتی دەکات سیرکردن لەسەر بڕوانامە و تەجروبە ئایامە کاتێک دەمانەوێت هێزی ڕۆشنبیری ئەندامەکان لەسەر بڕوانامە هەری بژێری یان لەسەر تەجروبە لەسەر تەجروبەکەەوە زۆر گرنگە ئێستا دەبینین زۆربێ زۆری شەریکەکان کاتێک خەڵک دادەمەزرێن لەسەر چییە لەسەر ئەساسی بڕوانامەیە لەسەر کاتی لەسەر ئەساسی بڕوانامەش لەسەر ئەساسی دەستنە کولیەکان دەستنە کۆنێژەکان دەپرسن کام تەڵەبە لێرە نە مەبەستم ئێرە نییە مەبەستم ئەوروپا ئەو شوێنانێ کام تەڵەبەمان هەیە کاکەس یەکەم و دووەم و سێەمە
یان کەسێکی مبدیع کەسێکی زیرەکە دیاری دەکەن پێشەوەی تەخەڕوس بکە دەسەن چی لەگەر دەکەن عەقدی لەگەر دەکەن تەجروبە زاروەیە کەسێکی 30 ساڵە تەجروبە هەیە بەڵام لێ گوباری تەجروبە هەیە هەر دامەزرایە لە خۆیەتی بووە هەر لە خۆیەتی خۆی تەنها هاتیە سایدرە وایدیان پێکرێت سایدرە وایدە ئێکابرا باسی ساڵیش تەجروبە هەبی ئایا لە ئیشەکانی دی دەزانی بەڵام کەسیش ترمانێ بڕوانامەی هەیە بڕوانامەی لە کارژێری کار هەیە یان بەڕێوەبردن هەیە ئەو کابرای بەچی خوێندیە بە شێوەیەکی علمی خوێندیە لەو کاتی پێویستە چی بکەین بڕوانامەکە ئەساسە کەسێکمان هەیە مزگەوتێکی وەرگتێ لە گوندێک هیچ شەهادەی نییە چل سارە ئەو خەتیبە بەڵام کاتێک خەتیبە لە ڕۆژی یەکەم هەتا ئێستا هەر وەکو خۆی هیچی زیاد نەکردێ بەڵام کەسێکمان هەیە خەری شەریعەیە 4 سال خوێندیتی مستوای علمی چیە ئەمە پێویستمە بە کەسێکی چیە بەو کەسێکە بڕوانامەی هەیە بەڵام هەمان کاتیش بڕوانامەش هەموو شتێک نییە بڕوانامەش هەموو شتێکنی باش هاوسۆسیکردنی یەکتر کە ڕێزگرتن کە سۆزی یەکتر کە دەرونی یەکتر ئاگاداربوون لە ژیانی یەکتر کەوا گرینگە کە جاروێ کەسێک مانگەک دیارنیە کەس لێ ناپێستەوە باش مامۆستا هەیە لە هەندێک شوێن سێ دیار نییە کەس لێ ناپێستە خناپی دەبی یەک لەو شتانە بەڕاستی ڕێزگرتن ئەوە بابەتێکی احترامە ئاگاداربوون لە ژیانی یەکتر پێویستە لەو زروفەی خاستن کە لە خۆمان ڕاگررتنی هەستی بەرامبەریش پێویستە کە دوو دەزانی فلان کەس بۆ قسەی تووڕە بەبین بەو شێوازە قسەی لەگەر بکەی دڵی بریندار دەی بۆ شێوازە قسەی لەگەر ناکەم بە شێوازێکی دی قسەی لەگەر دەکرێت کۆتایی ئەگەر بێت تەمەشا کۆتایی بکەین ئەو شتانە پێشەوەی تەمەشا بکەین کاری بە کۆمەڵ کە کارێکی بەڕێوەبردن بی کارێکی چییە کارێکی شەرعیە چەندەها ئاەتمان هەیە واعتصموا بحبل الله جميعا هەروەها کە ئیمام قورطوبی دەڵێ لە ژێر ڕۆژنامە ئاەتە فإن الفرقة هلك والجماعة نجات فرقة و تاک بە تاکی ئیش بکەی کۆمەڵ بە کۆمەڵ یعنی هەمومان لە ژێر یەک چەتر نەبین یعنی ئێستا کە دەبینی نۆ موسڵمانان هیچ یعنی دەورێکیان نیە لە ژیان لەبەر ئەوەی پەرتەوازەکرانە هەمویان کردنێتی هەرێکەکیان لە پاشەوەی لەسەر ئەساسی نەتەوە بووینە 25 دەوڵەتی عەرەبی لە پاشەوەی دەوڵەتی تورک لە دوای کورد لە دوای فورس لە دوای نازام چێندە لە دوای دەستی خواری هەموو دابش کرا لە پاشەوەی لە ناو دەوڵەتی شاتی نەسییان دروست کردیا حزبیان دروست کرد حزبی فلان و فلان کاتە هەموو بووینە فراق مەبەسمان فراقی لەسەر ئاینی لەسەر فراقی چونکە فراق لەسەر ئەساسی ئاینە مەبەسم کۆمەڵ بەڵام ئەگەر بێت یەک جەماعەت بە نەجات دەبوو هەروە عید الله مع الجماعة هەروە دەبینین کە ئینسان المؤمن للمؤمن كالبنيان کەوانە هەمووی دەلالەت دەکات چییە دەلالەت دەکات کە پێش ئەوەی کارکردنی بە تیم و کارکردنی بە کۆمەڵ شتێکی پەیوەندی بەڕێوەبردن بی شتێکی چییە شتێکی شەرعیە وەکو موسڵمان دەبی ئێمە دەستی پێوە بگرین بۆ یەک لە کە قولی سەلەفاتنا تعاونوا فيما اتفقنا عليه ئێمە یارمەتی یەکتر دەدەین لەسەر ئەو شتانەی چییە کە متفقین بەڵام ئەگەر بێت لەو شتانەی ئەگەر بێت اختلافی عذر لە بۆ یەکدی دەینەوە عذر لە بۆ یەکدی لێ دەینەوە تاکو بتوانیت لەگەر یەکتیە لەگەر یەکتریسی بەردەوام بین لەگەر یەکتری بەردەوام بین ئەوە کۆتایی بوو ئەوە پێ دەڵێن بە سەریعی و بە خێرایی